بەناوی خوای بەبەزەی و بەخشندا خوشحاڵین بینەرانی خۆشەویست کە لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی نووسین و یادەوەری ئاڵلقەی ژمارە 33 بە خزمەت ئێوەی خۆشەویست گەیشتنەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری. خۆشەویستانم، زۆرجار پرسیاری وا کرێت کە ئایا ئێمە لەم بەرنامەیەدا لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەو پرسیارانەی منێکم ئەو وڵامانەی ئەوەی هاتەوە بریتین لەوەی کە بەس ناوەڕووکی کتێبەکە نەقڵەکەی نوێی دێنەوە بە بینەران جارێکی تر یاخود شتێکی تری زیادەکەین بە دڵنیاییەوە ئێمە ئەوڵێن جگە لەوەی کە ناوەڕووکی کتێبەکە جارێکی پیشانە دێنەوە کۆمەڵ شتیش سەربارە بێ کە جنابی مامۆستا لە وەڵامی پرسیارەکانە ئەیاتەوە دەکرێت بڵێن حتا بۆچوونی تازەی مامۆستا ڕەنگە ئیزافەی بەرنامەکە ببێ ئیزافەی کتێبەکان ببێ. ئێمە بە گونجاومان زانیوە وەکو شتێکی ستراتیژی یاخود وەکو شتێک کە بە بەرنامە بیکەین بۆ ئەوەی کە بینەر بە شێوەیە کتێب بگەێنین کە وەکو سیلسیلە ئەم بەرنامانە دوا بە دوای یەک و هەموو پرسیارەکان وەڵامی گونجاویان بۆ وەرگین بۆیە ئەمە پەلە لە بەرنامەکە ناکەین و دەمانەوێت بە شێوەیەکی بەرنامە ڕێژکرا و ڕاستەکەی بەرنامەکە بڕوا بۆی کە تێگەشتێکی باش دروستکە. ڕەنگە مامۆساش لەوەیە پشتگیریم کاکردەوەی کە ئەگەر کەسێک بیەوێ کە تێگەشتنی مامۆستا عەلی باپیر بۆ کۆی ئەو بابەتانەی کە لێرە لە کتێبەکان و هەروەها لە کۆی ئەو بەرنامانەی کە ئێمە لێرایکەین و کە بۆچوونەکانی ئیزافا بێ دەکرێت واست تەماشایکە کە بۆچوونی مامۆستا عەلی باپیر لە ڕێگای ئەم بەرنامەیەوە ئەگا بە بینەران. خوار کەسێک بیەوێ بۆچوونەکانی مامۆستا جارێک کە تەماشا کاتەوە ئەتوانێت لە ڕێگای ئەم بەرنامانەوە جارێک کە سەر لەبەری ئەو بابەتانی کە ئێمە لێرە باسمان کردووە و ئەو وەڵامانەی کە بەڕێز مامۆستا عەلی یابێتەوە ڕەنگە بۆ ئەو سوود بەخش بێ. جارێککە زۆر بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس کاک پێوەنی بەش بەخێر بێن. بیرم ماوە کە ویستم جارەکەی تر پرسیارە بکەم. پرسیارەکە زیاتر مامۆستا خۆی لە ڕوونکردنەوەی بینێتەوە ئەویشەوەیە کە لە چەندان شوێنی قورئانی پیرۆز چەندان فەرموودەمان هەیە لەوەی کە خۆی پەروەردگار لە مرۆڤ نزیکە. بۆ نمونە خۆی پەروەردگار لە سوورەتی قافە ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد. لە شوێنی تریشمان لە شوێنی تریشا هەیە لە ئاەتی ترا مەسەڵەن بۆ منە باسی خۆی پەروەردگار لله المثل الأعلى یعنی باسی دەستی خۆیەکە کە چۆن مەسەڵەن بۆ منە لە کاتی بەیعەت و لە کاتی مامەڵەی موسڵمانان بە ڕازگۆیانە خۆی پەروەردگاریش دەستی خۆی هێنە لەگەڵ دەستی ئەوانە. قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا خۆی پەروەردگار هەمیشەیەوێ لە مرۆڤەکان نزیک بێ بەڵام جاری وا هەیە تەسەووری بابای موسڵمان تەسەووری ئینسانی موسڵمان یعنی ئەگەر من بە نمونە بیهێنمەوە لە ڕوانگەی تەزکیەی نەفس و ئەوەی کە لە بواری بە بڵێن تەسەووفا هەیە خۆی پەروەردگار زۆر نزیکە لە ئینسان. بەڵام ئەگە سەیری ڕوانگەیەکی تری دینداری بکەین کە ئێمە شەڵاوەکو تەعەن نایڵێن هەروەکو ڕوونکردنەوە ینی لە بواری سەلەفیەتە هەستەکەی خۆی پەروەردگار دوورترە. قسەکەمان لەسەر ئەوەیە کە هەتاکو شتێک کە دوورەکەوێتەوە لە ئینسانەکان یاخود لە خەیاڵی ئێمە یاخود لە چاوی ئێمە هەستەکەی کاریگەریەکەشی کەمە بێتەوە. ئێمە چۆن وا بکەین کە هەمیشە هەست بەوە بکەین کە خۆی پەروەردگار لێمان نزیکە بۆی کاریگەریەکە هەمیشە بەردەوام بێ لەگەڵمانە. ئێمە لە بەرنامەکانی ڕابردووە باسی خواناسیمان کردووە دەمەوێت ئەگەر ئەمە وەکو تێگەشتنیی تەنانەت مەسەڵەن بۆن منەن کۆی ئەو بەرنامانە بێت کە کردومانە حەزەکەم وەڵام ئەم پرسیارە وەرگرمەوە لەوەی کە لە نێوانی ئەوەیە کە خەڵکێک پێی وایە کە خۆی پەروەردگار نزیکی ئینسان ناکەوێتەوە بەڵکو ڕەقیبێکە لەسەری لەگەڵەوە شاکە پێی وایە خۆی پەروەردگار هەمیشە لێ نزیکە و یعنی بەدەمیەوەیەت لە کاتی دوعا و پاڕانەوەکانی لە کاتی داواکردنی لە کاتی محتاجیە. حەزم کرد لەوەیە ڕوونکردنەوەیەکمان بێتێ مامۆستا. بەڵێ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. بخير بن يا خوازاري كشكاك بيوند خوتها وكارانت كاك بيوند نزيجي خواه سبحانه وتعالى المروفة كان همويانوا بمسلمان ونامسلمانوا شتێک خوا سبحانه وتعالى لقرآن دا زۆر بەڕوون و ڕاشکایی باسی کردووە. بۆ وێنە دەفەرموێ وإذا سألك عبادي عني فإني قريب
أجيب دعوة الداعي إذا دعاني فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. سورة البقرة. لسفرك ده هاولان خواليان رازي بيه للروايات ده ضلي قلتيان أي پیغمبري إخوة صلى الله عليه وسلم أقريب ربنا فنناجيه أم بعيد فنناديه. ئایا پەروەردگارمان نزیکە لەبەر خۆمان و ڕازونیازی لەگەڵ بکەین بەدەنجی کپ نزم یاخود دوورە و بانگی بکەین بەدەنجی بەرز. خوا ئەم ئاەتەی ناردە خوار وإذا سألك عبادي عني فإني قريب. ئەگەر بەندەکانی من لەبارەی منەوە پرسیاریان لێکردی من نزیکم. لە ڕوايەتێکدا هاتووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گوێی لێ بوو هاوڵان بەدەنجی بەرز یادی خۆیان دەکرد پاڕانەوەیان دەکرد. ئەویش فەرمووی خۆتان هێندە عەزیەت مەدەن پەروەردگارتان لە گردنی حوشتری یەکێکتان لێتان نزیکترە. دیارە هەمویان حوشتر سوار بوون کەسێک کە سواری وشتر دەبوو گردنی حوشتەکەی زۆر لێ نزیکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم وەک بڵێ ویستوێتی لە عەقڵی وان نزیکی بخاتەوە. یعنی پەروەردگار زۆر لێتان نزیکە. نزیکی خوا سبحانه وتعالى لە دروستکراوەکانی ئەوەیە کە ئەگەر لەحظەیەک خوا واز لە دروستکراوەکانی بێنی واز لە هەر کامێکیان بێ لە بین دەچێت. وەکو خوا سبحانه وتعالى دەفەرمێت ولقد خلقنا فوقكم 7 طرائق وما كنا عن الخلق غافلين. لە پشت ئێوە حەوت چینمان دروست کردوون حەوت ئاسمان و ئێمە لە دروستکراوەکانی خۆمان بێ ئاگانین. کاتێک خوا سبحانه وتعالى لە سوورەی تاهادا بۆمان بازەکە کاتێک موسا و هاڕوونی برای عەلەیهما الصەلاة وسەلام دەنێرێ بۆ لای فیرعەون دەڵێن موسا و هاڕوون سەڵات وسەلامی خوا لەسەر بێ دەپاڕێنەوە قال ربنا إننا نخاف أن يفرط علينا أو أن يطغى. پەروەردگارمان ئێمە ترسی ئەومان هەیە دەست پێشخەریمان لە دژ بکە یاخود دوای ئەوەی کە پەیامەکەی پێدەگەێنین یاخی بێ. واتە دەترسین پێشەوە ئێمە قسە بکەین سزامان بدە یا دوای ئەوەی پێی دەگەێنین یاخی بێ. قال لا تخافا إنني معكما أسمع وأرى. فەرمووی مەترسێن ئەمە لەگەڵتانم دەشبیستم و دەشبینم. دەنجی ئێوەش و ئەوانش دەبیستم قسەکان و دەشتان بینم. کاکە پەیوەند لە ڕاستیدا ئەوە مرۆڤە حەز دەکات لە خوا نزیک بێ لێی دوور بێ. خوا نزیکە لە بەندەکانیەوە لە هەموو دروستکراوەکانیەوە نزیکە. هیچ دروستکراوێکی خوا بەبێ ئاگا لێبوونی خوا ناتوانێت بەردەوام بێ. وەکو چۆن بەبێ خوا نەهاتوۆتە دی بەبێ خواش بەردەوام نابێ. بۆیە موسا عەلەیهی سەڵات وسەلام کاتێ فیرعەون لێی دەپرسێ فەمەن ڕەبوکوما یا موسا. موسا پەروەردگاری ئێوە چێیە؟ چونکە فیرعەون خۆی بە پەروەردگار زانیوە. جا وشەی ڕەب لە زمانی عەرەبیدا بە کوردی دەبێتەوە بە خاوەن بە پەروەردگار بە بەخێوکەر بە بژیودەر بە مشورخۆر بە پەرستراو بە گەورە و سەروەر هەمووی دەگرێتەوە. سەروەر و گەورە و پەروەردگار و خاوەنی ئێوە چێ ئەی موسا؟ واتە هەر من نیم؟ چونکە گوتوێ ئەنا ڕەبوکم الأعلا بەسەر سوورمانەوە دەڵێ. قال ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى. موسا فەرمووی پەروەردگاری ئێمە خاوەنی ئێمە گەورەی ئێمە ئەو کەسەیە ئەو زاتەیە کە بوونی بە هەموو شتێک داوە و دواییش ڕێنمایی کردووە. خوا دوو شت لەگەڵ دروستکراوەکانی خۆیدا دەکا. یەکەم بوونیان پێدەدا هەتا ئەو بوونیان پێدەدا خۆ نین. دوای بوون پێدران بەردەوامیشیان دەکا سیستمیان بۆ دادەنێ هیدایەتیان دەکا ڕێنماییان دەکا. یا لە سوورەتی ئەعلا دەکە خوا دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى. ناوی ئەو پەروەردگارت بە پاک بگرەکە هەموو شتێکی هێناوەتە دی ڕێکی خستووە فەسەوە والذي قدر فهدى ئەندازەگیری کردووە و ڕێنماییشی کردووە. جا ئەوە مرۆڤەکانن کە دەیانەوێت لە خوا نزیک بن یا دەیانەوێت لێی دوور بن. بەس مامۆستا شتێک ببوورە ئەمما خوا لە ئەسڵدا لە دروستکراوەکانی نزیکە بە نزیکی زانیاری و دەسەڵات بە نزیکی لوتف و میهرەبانی و ئاگالێبوون نەک
بەو نزیکەی جسمی لە جسمێک نزیک بێ کە خوا لەسەر عەرشی خۆیەتی لە دەرەوەی دروستکراوەکانی خۆیەتی بەو شێوەیە کە بۆ خوا شایستەیە. بەڵام بۆ مرۆڤەکانن خوا ئیختیار و خستوێتە بژاردە و ئیختیاری ئەوانەوە دەیانەوێت لە خوا نزیک بن یا دەیانەوێت لێی دوور بن. بۆیە خوا دەفەرمێ فەفیڕوو ئیلە الله، بەرەو خوا ڕابکەن، بەرەو خوا ڕابکەن، یعنی خێرایی بکەن. وسارعوا إلى مغفرة من ربكم وسابقوا إلى مغفرة من ربكم، خێرایی بکەن، پێشبڕکە بکەن، خۆتان لە پەروەردگارتان زیاتر نزیک خەنەوە. مرۆڤ کە دەتوانێت خۆی نزیک خاتەوە بە تاعەت و بە بەندایەتی و دەشتوانێت پشت لە خوا بکە خۆی دوور بخاتەوە. بەڵێ خەریک ویستمەوە بڵم بۆ ئینسان ناچارە بێ بەوەی کە هەمیشە یا تەفسیر یا تەویلی کە ئەو نزیکیە مەسەن بڵێ بعلمیه وبصره یا بۆچی کاکە پەیوان لە فەرمایشتێکدا کە موسلیم هێناویەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبارەی خواوە سوبحانه وتعالى دەفەرمێ إن الله تعالى يخفض القسط ويرفعه، يرفع إليه عمل النهار وقبل عمل الليل ويرفع إليه عمل الليل قبل عمل النهار. دوایی دەفەرمێ حجابه النور لو كشفه لأحرقت سبحات وجهه ما انتهى إليه بصره. دەفەرمێ پەردەیەک خوای پەروەردگاری لە دروستکراوەکانی پەنهان کردووە کە لە نورە، لە ڕیواتێک دەڵێ لە ئاگرە. ئەگەر پەردەکە لابدا هەرچی چەشمەندازی خوایە، واتە هەرچی خوا دەیبینێ هەمووی دەسووتێ. تۆ تەماشا بکە گیانەکەم. موسا عەلەیهی سەڵات وسەلام دوای ئەوەی خوا فەرمایشتی لەگەڵدا دەکا، فەرمایش لەگەڵ خواکردن هێندە شیرین دەبێت کە هەر خوا دەزانێت چۆنەوە. موساش تامی کردووە و پێغەمبەری خۆشمان محەممەد عەلەیهی سەڵات وسەلام لە شەوی میعراجدا ڕاستەخۆ فەرمایشتی لەگەڵ خوادا کردووە. ولما جاء موسى لميقاتنا وكلمه ربه قال رب أرني أنظر إليك قال لن تراني ولكن انظر إلى الجبل فإن استقر مكانه فسوف تراني فلما تجلى ربه للجبل جعله دكا وخر موسى صعقا فلما أفاق قال سبحانك تبت إليك وأنا أول المؤمنين. موسى کاتێک هات بۆ ژوانگەی پەروەردگاری ئەو شوێنێک کە پەروەردگار و کات و شوێنی خوا بۆی دیاری کردبوو لەسەر چێوی تۆڕ بووە، مهم لە دەشتی سینا بووە و پەروەردگاری فەرمایشتی لەگەڵدا کرد. قال ربي أرني أنظر إليك، وتی پەروەردگارم خۆتم پێشان دەبا تەماشات بکەم بتبینم. قال لن تراني، واتە هەرگیز نامبینی، یعنی لەم دنیادا بەم جەستەیەوە ناتوانانی من ببینی. ولكن انظر إلى الجبل فإن استقر مكانه فسوف تراني. بەڵام تەماشای چێوەکە بکە، ئەو چێوەی کە فەرمایشتی لەگەڵ کردووە لەسەر کردو لە خزمەت خوا داخۆ چێوێکی دیکە کە لەوێ بووە. ئەگەر توانی لە جێی خۆی بمێنێتەوە ئەتۆش دەتوانی بمبینی. فلما تجلى ربه للجبل جعله دكا، کاتێ پەروەردگاری خۆی پێشانی چیاکەدا ورد و خاشی کرد، ورد و خاش بوو سووتا. وخر موسى صعقا، موسا کە ئەو دیمەنەی بینی ئەو چێوەز لە دەسووتێ بوو بە خۆڵەمێش لە هۆش خۆی چوو. فلما أفاق کاتێ هاتو هۆش خۆی قال سبحانك تبت إليك وأنا أول المؤمنين. پاچی بۆ تۆ، بۆ لای تۆ گەڕامەوە و من یەکەمینی بڕوادارانم، واتە یەکەمینی بڕوادارانم کە تۆ ناگونجێ ببیندرێ لەلایەنی مرۆڤەوە. جا زانایان دەڵێن خوا لە کونی زەنجانەوە خۆی پێشانی ئەو چێوە داوە. ئێمە نازانین، گرنگەوەی خوا دەفەرمێ کاتێ خوا دەرکەوت بۆ چیاکە خۆی نەگرت. واتە گەر چیایەک بەو ئەستەمی و بەو قورسی و بەو زەبەلاحیە خۆی نەگرێ مرۆڤ ئەتۆ چۆن خۆ دەگری کە لە مەستەقڕێک دروست بووی لە ڕووی جسمەوە تەوان. ڕوحی مرۆڤ دەتوانێت خوا ببینێ، بەڵام هەتا لەو جەستە خاچێدا بێ ئەو جەستە خاچێت تەحەموڵ ناکە. جا ئێمە لەم ژیانە دنیاییەدا ئەوەی کە جەنابەت پرسیارەکە دەوە بوو کە مرۆڤ چۆن بۆچی تەفسیر یا تەویلەکە تەویلی دەکاتەوەوانە. تەویل و تەفسیرەکە
ئەوەیە کە خوا وەتە خۆی پێشانی کێوێک داوە کێوەکە تەحملی نەکردو کەواتە کە خوا دەفەرمێ لێت نزیکم و لەلاتم و یعنی بە میهرەبانی بە سۆز و بەزەیی بە ئاگالێبوون بە سەرپەرشتیکردن بە دەسەڵات و بە زانیاری ئەگەنە نەک بە ذاتی خوا گە ذاتی خوا حەدیثەکە دەفەرمێ خوا لە نێوان خۆی دروستکراوەکانیدا پەردەیەکی لە نور داناوە ئەگە پەردەکە لا بدا پڕشینگی ڕووی خوای پەروەردگار هەرچی مەخلوقاتە دەیسووتێنێ لە بینی دەبا خۆ ڕاناگرن ئەی ئێمە چۆن لە بەهەشدا خوا دەبینین لە بەهەشدا خوا دەبینین خوا لە سوورەتی ئەلواقیعەدا جاری کەس باسم کردو دەفەرمێ وەنونشئەکم فیما لا تعلمون بە جۆرێک دروستان دەکەین کە ئێستا نایزانن ئێستا ڕەنگە زۆربەی خەڵکی بە پێیان وابێ هەر ئاوە بەو جیسمە خاچێکی ئێستا هەمانە ئاوا لە بەهەشت دروست دەکرێنەوە دەبێ مادەیەکی کەبێ دەبێ وەزعێکی دیکە بێ تەحملی ژیانی هەتایی بکە ئەوە تا کابرا ئەو جیسمە خاچی بەرگەی 6-7 ساڵ دەگرێ دوای 89 ساڵ لێک هەڵدەوەشێ وانە ئەی چۆن ژیانێکی هەتایی نەبراوە جسمەکەش دیارە دەبێ مادەیەکی دیکەیە بەڵام جەستەمان دەبێ و ڕوحیشمان دەبێ و لەوێش ئەو جەستە بەهێزە لەگەڵ ئەو ڕوحەدا تەحملی ئەوە دەکا کە خوای پەروەردگار ببینێ کەواتە دووری و نزیکی مرۆڤەکان لە خوا خۆیان تەحەکوم پێ دەکەن دەتوان لەخوا نزیک بتوان لەخوا دوور بن من وێنەیەکم هێناوەتەوە لەو کتێبەی لەو مۆسوعە الئیسلام کەما یتەجەلا فی کتابی لە باسی ئەوم کردووە کە نزیکی مرۆڤ لەخوا و دووری وەکو ئەو وایە کەسێک لە پشت پەنجەرەیەکەوە دانیشت بێ لە پەنجەرەکەەوە تەماشای دەرێ بکە دەتوانێت ئەو پەنجەرەی لە دیوی خۆیەوە هەڵمی لێ دەنیشێ دەتوانێت بەردەوام خاوێنی کاتەوە لە دیوی دەرێشەوە تۆز و غوبار لێ دەنیشێت دەتوانێت بەردەوام لە دیوی دەرێشەوە بیسڕێتەوە بۆی هەمیشە پەنجەرەکە ڕوون بێت دەرەوە چاک ببینێ وانە دەشتوانێت لێگەڕێ هەم لە دیوی نوێەوە هەڵمی لێ دەنیشێ غوبار و بڵێن هەڵم و ئەوانە هەم لە دیوی دەرەوە تۆز و غوباری لێ دەنیشێ وای لێ دەوەکو لە پشت دیواریەوە دانیش بێ هیچ نابینێ ئەوە بەدەست خۆمانە ئایا تۆ ئاوێنەی دڵ و دەروونت ساخ و صاف دەکەی هەمیشە خوا بە چاوی عەقڵ و دڵ ببینی وەکو عەلی کوڕی ئەبی تالیب خواری ڕازی بێ دەیگوت لەو کوشف الغیطاء مەزدەدت یەقیناً ئەگەر پەردە لا بچێ یەقینم زیاد ناکە لە ڕاستیدا ئینسان دەگونجێت دەگاتە حاڵەتی وا کە هەر وەکو تەماشای خوای پەروەردگار بکە الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك ودەگونجێ بگاتە حاڵەتێک کە ئەنەه بەهەشت دۆزەخ دەبینێ فریشتەکان دەبینێ ئەوە بەدەست خۆیەتی ئەگەر واش نەبوایە مرۆڤ بە تاقیکراوە لە قەڵەم نەدەدرا ئەگەر هیوا هەیە من لەو کتێبەی لە ژێر چاپە ئیمان و ئیلحاد پرسیارێک دەکرێت خوای تەعالا بۆچی خۆی وا لێ نەدەکرد کە هەمومان بیبینین و پێویستی بۆ نەدەکرد ئەو خەڵکی هەندێکی کافر و هەندێکی ئەوە بێ ئەو کاتە لەگەڵ تاقیکردنەوەی ژیانی دنیادا ناگونجێ ئێمە لێرە بۆ تاقیکردنەوە دانراین بۆ تاقیکردنەوە تۆ دەبێ مەزارت هەیە بە هەوڵی خۆت هەوڵ دەی لە خوا نزیک خوا ببینی بە چاوی عەقڵ و دڵ لێی نزیک بی و دەشتوانی پشتی تێ بکەی کە ئەنەه خوا هەربوونی نییە سوبحانەوە تەعالا ئەبۆیەتە ئینسان دەگونجێ لێرەدا دەگونجێ تاقی بکرێتەوە کە دەتوانێت خۆی لە خواوە نزیکخە دەشتوانێت خۆی لێوە دوورخە بەڵام ئەگەر وەکو چۆن خۆر دەبینی ئاوا خوامان بینی باە ئەو کاتە بە تاقیکردنەوە لە قەڵەم نەدرایێرە لە بەهەشت لە قیامەت لە دوا ڕۆژ کافر و موسڵمان هەموو فریشتەکان دەبینن بەهەشت دەبینن دۆزەخ دەبینن خوای پەروەردگار دەبینن ئەلبەتە بینینی خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا تایبەتە بە ئەهلی ئیمانەوە لە بەهەشتدا بەڵام گرنگە هەموو کەس دەزانێ ئەوەی کە پێغەمبەران دەیان فەرموو گوتوویانە و لە کتێبەکاندا هاتووە کە ئەمە قۆناغی دنیا شوێنی تاقیکردنەوەی دوای قۆناغێکی ڕاگوزەری بەدووادا دێ کە قۆناغی بەرزەخە و دوای قۆناغی ڕۆژی دوایی دێ هەمووی ڕاستە بەڵێ مامۆستاگەر بەرنامەکە ببەستینەوە بە ئەڵقەکانی ترەوە بە ئەڵقەی ڕابردووە با پرسیارە لەسەر دیسان یاسای هۆکاری بکەین یاسای هۆکاری چییە؟ یاسای هۆکاری دیارە من لە ڕووی عەقڵیە و دوو بەڵگەم هێناوەتەوە لەو کتێبەدا دوو لە بەڵگە عەقڵیەکان یەکیان یاسای هۆکاری ئەوی دیشیان یاسای ڕێکوپێکی قانون السەبەبی و قانون النظام بەڵام جاری کەش هەر ئاماژەم پێداوە لەو کتێبەی کە ئێستا لە ژێر چاپە دەرەوشاوەی ئیمان و پوشەڵی ئیلحاد لەبەر ڕۆشنایی زەکماک و عەقڵ و زانست و وەحیدا کە خوا پشتیوان بێت
لەوانێ دوای یەک دوو مانجی کە دو سێ مانجی کە بکەوێتە بەردەستی خوێنەران و هەرچی بە پێویستم زانێ لەم ڕۆژگارەدا بۆ بەرپەرزانە و ئیلحاد و بۆ چەسپاندنی خواناسی و بڕوا بەخوابوون لەوێدا باسم کردووە بە شێوەیەکی زۆر قوڵ و فراوان لەوێدا باسم کردووە کە ئێمە حەوت یاسای عەقڵیمان هەن بۆ کە ناچارمان دەکەن بڕوا بەخوابێن بەڵام لێرەدا من لەو کتێبەدا ئاماژەم بە دوویان کردووە چەند یاسای هۆکاری دومیان یاسای ڕێکپێکی کە دوای دەیگەێنێ حتمما جەنابەت پرسیارت دەبێت لەوێش یاسای هۆکاری ئەوەیە هیچ شتێک کە پەیدا دەبێ بەبێ هۆکار پەیدا نابێ یعنی هەر شتێک کە هەیە دەبێ هۆکارێکی لە پشت بێ لیکولی شەیئین سەبەب ئەوە خەڵکی شەر بەسە زمانی خەڵکی شەوەی هەموو شتێک هۆکارێکی هەیە جا بەشێک لە یاسای هۆکاری ئەوەیە کە هەموو پەیدابوویەک پەیداکەرێکی هەیە هەموو پەیدابوویەک هەر شتێک کە پەیدا بووە دەبێت شتێک پەیدای کردبێ ئەمە ئەوە بڵێ بە شێوشی سادە ئەلبەتە دەگونجێت بە شێوی فەلسەفیانە و مەنتیقیانە بەڵام من بۆی خوێنەران بە گشتی لێ تێبگەن یعنی ئەوە پێناسە سادەکەیەتی کە هەموو پەیدابوویەک هەموو پەیداکراوێک دەبێت پەیداکەرێکی هەبێ هیچ شتێک ناگونجێت پەیدا بوو بێ و شتێک پەیدایی نەکردبێ شتێک نەیهێنابێتە دی لە خۆ پەیدا نابێ هیچ شتێک ئەوە پێناسە کورتەکەی مامۆستا وردەکەینەوە بە تەشید لە بەرنامەکەیە هەر لە بابەتی چۆن یاسای هۆکاری بوونی خوای پێ ئیسپات دەکرێت هینێکی تایە ینی دایلۆگێک هەبوو دایلۆگێک لە نێوانی چەند کەسێکی ڕێبوار و شوانێکی دەشتەچی شوانەکە ئێوە لە ڕێگای ئەو هۆکارانەی کە لێ نزیکن بوونی خوا ئیسپات بکە ئەوش باسی قشپلی حوشتەکەی لەگەڵ جێپەیەکان یەکات ینی ئەم هۆکارە ینی قشپلی حوشتر و جێپی حوشتر چۆن خزمەت بە بابەتەکە ئێماکە وڵات هەموو شتێک خزمەت بە بابەتەکە ئێمە دەکات بابەتەکە بۆ خۆی شتێکی هینە ئەوە خۆی ئەوایە بەسەراتەکە کۆمەڵێک خەڵکی وا پێدەچێت فەیلسوف و ملحید و ئەوانە بوو بن مەرجێم و فەیلسوفەکانی ملحید بوو بن بەڵام دیارەوەنە کۆمەڵی فەیلسوفی ملحید بوون خۆیان بیرمەند زانیوە بەدە شتێکدا دەڕۆن پیاسە دەکەن بەوێدا دەڕۆن ڕێبوار دەبن کابرایەکی شوان کە حوشتر لەوە ڕێنە دەیبینن لای حوشتەکانی لەسەر عەباکەی نوێژەکە ئەوی زانەوەڵ ئەبات بچین تۆزێک و توێژی لەگەڵدا بکەین وەکو بڵێ گاڵتەی پێ بکەین ئەوە کابراکەوتوێ و سادەیە و شتێک دەپەرسێت کە بوونی نێو ئەوانە دەچن بۆ لای دەڵێن ئەوە چی دەکەی دەڵێن نوێژ دەکەم بۆ خوای پەروەردگار و خوا دەپەرستم جا دەڵێن بەڵگەت چیە لەسەر بوونی خوا هیچ تەماشایەکیان دەکا و دەڵێ البعرة تدل على البعير والخطوة تدل على المسير فسماء ذات أبراج وأرض ذات فجاج وبحر ذو أمواج ألا تدل على العليم القدير دەڵێ بەبێ حوشتەکەی من قشپل پەیدا نابێ بەبێ حوشتەکەم شوێن پێ پەیدا نابێ جا شوێن پێ حوشتە شوێن پێ مرۆڤ ئەی باشە ینی قشپێکی سادە بەبێ حوشتر پەیدا نەبێ شوێن پێکی سادە بەبێ پێڕۆیەک پەیدا نەبێ ئاسمانێکی خاوەن برج و ئەستێرە زەویەکی پڕ شی و دۆڵ و قەتپاڵ و ئەوانە دەریایەکی شەپۆلاوی ئایا بەڵگەنین لەسەر زاتێکی زانای توانە جا ئەوە شتێکیکەی بیرخستمەوە دەڵێ لە سەدەی ئەبوو حەنیفەدا ڕەحمەتی خوای لێبێ کە بە ئیمامی ئەعظەم مەشهورە لە ڕووی فیقهەوە بێچێکە لە پێشەوا سەرمەزە بە زۆر بەرجەستەکان هەندێک لەوانەی کە وا پێدەچێت گومانیان بووە لە بوونی خوادا یاخود ئەهلی ئیلحاد بوون دەچن بۆ لای حکومڕانی ئەو کاتە ئایا هیچێک بووە لە حکومڕانانی ئومەویەکان یاخو عەباسیەکان دەڵێ وا پێدەچی سەدەمی عەباسیەکان بۆ زیاتر چوە ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ لە 150 کۆچی وەفاتی کردووە
دەڵێن پێم ئاخۆشە هیچێک زانایەکمان بۆ بێنی کە بۆمان باسی ئەوە بکات ینی بوونی خوامان بۆ ئیسپاتکە ئەویش لە دوای ئەبوو حەنیفە دەنێرێ ئەبوو حەنیفە تۆزە دوا دەکەوێ ئەوان شەر چاوەڕێ دەبن و ئەویش بە ئانقەست خۆی دوا دەخا دوایی کە دێ دەڵێن ڕێچ بوو زۆر چاوەڕێمان کردی دوا کەوتی دەڵێ دیمەنێکی زۆر سەیرم بینی ئەوە بوو بەهۆی دواکەوتنم دەڵێن چی بوو دەڵێ کەشتێکم بینی لەو بەری ڕووبارەوە تەمە ڕووباری دیجلە بووە لەو بەریەوە کەشتێک بەلەمێک خەڵک سواری دەبوو کەلوپەلی تێدا دەندرا و هەر لە خۆڕا بەبێ کەس لێ خوڕێ دەهات بۆ ئەو بەر و بەر ئەو شتانەیدا دەناوشتی دیکەیان سوار دەکرد و دەچۆ ئەو بەر هیچ کەسیش لێ نەدەخوڕی هەروە بۆ خۆی ئەوی ڕوو لە حکومڕانە دەکەم دەڵێن کاکە تۆ پیاوێکت بۆ لای ئێمە هێناوە قسەمان لەگەڵدا بکە عەقڵی تەواو نییە ئەویش ئەبوو حەنیفە دەڵێ بۆ ئەی دەڵێن بەلەم و کەشی چۆن بەبێ لێ خوڕ و بەبێ سایق و بەبێ کەس لێ خوڕێ لە خوڕە چۆن دەچێت بۆ بردێتەوە ئەو بەروانە ئەی دەڵێ شتیوان نابێت دەڵێن قەشتیوان نابێت ئەی دەڵێ ئەم گۆی زەوی ئێمە بەو هەم مەخلوقاتەوە ئەی چۆن وە لە حەڕەکە و گەردایە ئەم ئاسمانە چۆن وا لە حەڕەکە و گەردای بەبێ کەسی بیسوڕێنە و سەرپەرشتی بکە ئاگای لێ بێ ئێ چۆن ئێوە عەقڵتان نایبڕێ بەلەمێک لە خۆی بێت و بچێ ئەم زەویە بەو هەموو مەخلوقاتەوە چۆن لە خۆی دێت و دەچێت بەبێ کەسێک هەڵی سوڕێنە و سەرپەرشتی بکە جا پەیوەندیەکە ئەوەیە کە ئەها هەمویان گەڕاونەوە بۆچی هەموو شتێک دەبێ هۆکارێکی هەبێ باشە مامۆستا ئەگەر بەلام کە دێت و دەچێت دەبێت کەسی بیجوڵێنێ ببوونە ئەگەر کەسێک بێوێ یاسای هۆکاری ڕەت کاتەوە لە پێناوی ئەوە کە بڵێ هەموو پەیدابووەک پەیداکەرێکی نییە دەگونجێشتیوە ئەگەر ڕێزی عەقڵ بگرێ نەخێر یعنی کاکە پەیوەند ئەسڵەن یاسای هۆکاری بناغەی زانستە و بناغەی ژیانە یعنی تۆ تەماشا بکە ئەو کەسێک کە دەڵێ نەخێر یاسای هۆکاری وان نیە هەموو پەیدابوویەک پەیداکەرێکی نییە و جاریوە شتێک پەیدا دێ بەبێ پەیداکەر وانە ئەوە گەر کەسێک بێنێ بۆ وێنە شتێک لە دوکانەکەی ئەگە دوکاندار بە شتێک لە دوکانەکەی هەڵبگرێ یاخود عەزیەتێکی بدا مەسەلەن زلێکی لێ بدا جا بڵێ کاکە بوا دەکەی بڵێ کاکە خۆ زلێ لە خۆ پێت کەوت خۆ ئیمن نەبوو لە خۆ یا شتە لە خۆر برا لە ڕاستیدا ژیان بە یاسای هۆکاریەوە بەستراوە و خەڵک هەمویان لە فیتڕەتی خۆیاندا لە ناخی خۆیاندا بڕوایان بەو یاسایە هەیە و بەو یاسایە شتەکان دەدۆزرێنەوە و بەو یاسایە مرۆڤ بە دوای ئەو شتانەدا دەگەڕێت کە هۆکاریان دیارین هۆکارەکان بدۆزێتەوە یعنی ئەم بڕوابوون بەو یاسایە کە بناغەی زانستە بۆیە ئەرخەمیدس کە ئەو یاسای بڵێ سەراو کەوتنی جسمەکان لە ئاودا کە دۆزیوێتەوە هەروەها مەسەلەن نیوتن کە یاسای چێشکردنی دۆزیەوە سێوەکە لە درەختەکە دەکەوێت هەر دەکەوێتە نێوکانی سەرنجی ڕادەکێشێ ئەو سێ بۆ دەکەوێتە خوا باشە بۆ بەرەو سەرێ ناچێ دوای دەگاتە ئەوەی کە بڵێ ئەو سێوە دیارە شتێک ڕای دەکێشێ کەواتە لە زەویدا هێزی ڕاکێشان هەیە هێزی ڕاکێشانی زەوی نزیکترە لە سێوەکە تاکوی هێزی ڕاکێشانی بۆ وێنە مانگ تاکو بەرز بێتەوە جا یاسای هۆکاری یعنی هیچ عاقڵێک ناگونجێن و کۆڵی لێ بکات چونکە ژیان لەسەر یاسایە دەڕوا و کۆمەڵی بەڵگەوی نەویست و یاسای دیکەیە کە مرۆڤەکان مامەڵیان پێ لەگەڵێکدا دەکەن بۆ وێنە هەموو لە بەش گەورەترە بۆ وێنە دووشتی دژ و پێچەوانە یەکدی لە یەک کات و شوێندا نابن ناگونجێ شتێک بڵێ هێشە و نیشە ناگونجێ و بوێنە هەر کاتی ڕێک و پێچیت بینی دەڵێ ڕێکخەرێک ئەو ڕێک و پێچی هێناوەتە دی یعنی ئەوانە کۆمەڵی بەڵگەنەویست و کۆمەڵێک یاسای عەقڵین کە مرۆڤ بەوانە ژیانی بەڕێوە دەچێەوە ناگونجێن نکۆڵی بکە ئەگەر کەسێکی نکۆڵی بکە لەوە وەکو گوتم لەگەڵ هەزاران پرسیاردا ڕوبەڕوو دەبێتەوە کە ناتوانێت وەڵامیان بداتەوە مامۆستا لە ئەم یاسای هۆکاریە بەسیتەوە لە ناوڕۆکی کتێبەکەیە بە بوونی حەزارە و ژیارەکانیشەوە دەنووسی نوکوڵیکردن لە یاسای هۆکاری ئینکاریکردن و نوکوڵیکردن لە بنچینە هەموو جۆرە زانیاری و ژیار و شارستانیەتێک و پێشی گوتم یعنی چونکە بوو یعنی مکتەشەفات و دۆزراوەکان چۆن دۆزراونەوە
کەسێک سەرنجی دیمەنێکی داوە تەماشا باش ئەو دیمەنە بۆ ڕوودەدا بۆ وێنە زەوی بۆچی مانگ دەگیرێ بۆچی خۆر دەگیرێ لیان کۆڵیوێتەوە خۆر بۆیە دەگیرێ مانگ دەکەوێتە نێوانی زەوی و خۆرەوە و تیشتی خۆر لە خەڵکی زەوی پەنهان دەکا خۆدنا خۆر ناگیرێ خۆرەوە خۆیەتی بەڵام لە ئێمەوە دیار نابێ ئەی مانگ بۆ دەگیرێ زەوی دەکەوێتە نێوانی مانگ و خۆرەوە لیان کۆڵیوێتەوە باران بۆ دەبارێ لیان کۆڵیوێتەوە باران تیشتی خۆر لە دەریاکان دەدا هەڵم پەیدا دەکا لەسەر دەریاکان شەپۆلەکان با پەیدا دەکەن ئەو باە ئەو هەڵمە دێنێ دەیبا بۆ ناو شە ساردەکان هەور دروست دەبێت و موتوربە دەبێ و یعنی جا لەسەر بەرد بۆچی ناڕوێ بەڵام لە نێو گەڵدا بۆچی دەڕوێ لیان کۆڵیوێتەوە مەبەستم ئەوە کە لە ڕاستیدا یاسای هۆکاری فیزیک زانەکان گردون ناسەکان زەوی ناسەکان ڕووەک ناسەکان زیندە وەرزانەکان ئەمجا ئەوانەی کە لە جەستەی مرۆڤ دەکۆڵنەوە هەموو ئەوانە بە پێی یاسای هۆکاری ئەو قانونە عەقلیە پاڵی پێوەناون کە بگەڕێن بە دوای هۆکاری شتەکاندا یعنی گوتویانە هەموو شتێک کە ڕوودە حتمما دەبێ هۆکارێکی لە پشتۆ بێ ئەگەر ئەوە لە قوڵای عەقڵ و فیتڕەتی مرۆڤدا نەبوایە دەگونا ئەو شتە ڕوودەدا بەبێوەی کە هۆکارێکی هەبێ جاری وا هەیە مرۆڤەکان لە دۆزینەوەی هۆکارەکاندا بە هەڵەدا چۆن بۆ وێنە پیان وا بۆ کە کاتی خۆی پیان وا بۆ کە لافاو هەڵدەستێ ئەوە پەرستراوێکی ئەفسانەیی لیان تووڕە بووە قوربانیان بۆ کردووە خەڵکی میسر کاتی خۆی دەڵێ هەموو ساڵە کە ڕووباری نیل هەڵدەستا فەیەزان دەبوو کردویان بە عادەت دەبوو ئافرەتێک کچێکی جوان بڕازێنەوە و پارە بدەن بە بابەکەی بە خاوەنەکەی و فڕی دەنەوە ڕووباری نیلەوە بۆی کە ڕووباری نیل قەناعەت بکە وەکو بڵێ قوربانی و دابمرچێتەوە تا سەردەمی عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ دەڵێ والیەکە نامەی نار بۆ ئیمامی عومەر کە خەڵکی میسر عادەتیان وایە ئەوە دەکەن دەبێ هەموو ئافرەتێ بڕازێنەوە و کچێکی جوان لە بابی قەناعەت پێبێن بابودایکی و فڕی دەنەوە ڕووباری نیل ئەو فەیەزانە بنیشێتەوە عومەر خوا لێ ڕازی نامەیەکی نووسی بۆ ڕووباری نیل من لە عەبدوڵڵای لە عەبدی خوا عومەری کوڕی خەتاب و بۆ ڕووباری نیل ئەگەر بە فەرمانی خوا هەڵدەستی ئەمە داوا لێ دەکەین کە زیان بە خەڵک نەگەیەنی ئەگەر ئەوەشە ئەوە یعنی وەکو بڵێ تۆ بەندەیەکی مەخلوقێکی خوای دڵ ئەو وەرەقە فڕەدەنێ ڕووباری نیلەوە لە زیاتی ئەو کچە دەڵێ وەرەقەکە فڕێدەدەن نامەکە عومەر خوا لێ ڕازی بێ پیاوێکی زۆر بۆ خوا سوڵحا و هیچێک بۆ لە دۆستە زۆر نزیکەکانی خوا خوای پەروەردگار دەڵێ کە نامەکە فڕێ دەنەوێ ڕووباری نیل دەنیشێتەوە دەڵاو جاو عادەتە تەرێک دەکەن مەبەستم ئەوەیە جاوە هەندێک لە کۆلکە عەلمانی و مەلمانی دێنن دەڵێن ئەوانە هەمووی لەسەر ئیسلام حساب دەکەن کاکە خەڵک لە ناسینی خوادا بە غەڵەت داچووە لە ناسینی هێزە سروشتەکاندا بە هەڵە داچووە وای زانیوە کە تۆفان دێ ئەوە ڕوحێکی شریرە لیان تووڕە بوو وای زانیوە کە بوومە لەرزە دێ دەبێ بێنن نا ئەوانە هەمووی دروستکراوی خوان ئەتۆ دەبێ یاساکانی خوا بدۆزیەوە سونەنی خوا بدۆزیەوە و بە شێوەیەکی عاقڵانە لەگەڵ یاساکانی خوادا مامەڵە بکەیت ئێستا خەڵکی ڕۆژئاوا بۆچی پێشکەوتوون هەوڵیاندا یاساکانی خوا بدۆزنەوە دەزانی زانای وایان هەیە هەموو ژیانی خۆی خەریکی لێکۆڵینەوەی پەپولە بووە یەکێکێ مۆریس میترلینگ یعنی من دووسێک کتێبیم خوێندووەتەوە یەکێکیان دەربارەی هەنگ یەکێکیان دەربارەی مێرولە یعنی چەند ساڵ بەس لە هەنگی کۆڵیوەتەوە بەس لە مێرولێ کۆڵیوەتەوە ئاوا یاساکانی خوا دەدۆزرێنەوە دیارە دەزانێت کە ئەو مێرولێکە ئەو شتە دروستەکە ئەو هەنگەکە ئەوە دروستەکە زانوێتی کە ئەوە بەپێی سیستمێکە هەوڵدا ئەو سیستەمە بدۆزێت تۆ داخوازیە جوان مامۆستا هەر لە ئەمەی یاسای هۆکاری چۆن بوونی خوای پەروەردگاری پێی ئیسپاتەکرێ هاتوویتە زۆر وردەکاری زۆر زانستی کردو مەسەلەن بۆ منە لە مادەت زۆر کردوەوە بۆ پرۆتۆن و ئەلکترۆن و اونجا هاتوویتە سەر گەردیلەکان و یعنی قسەکە لەسەرەوەیە باشە ئەگەر بوونی خوای پەروەردگار خوا ڕزکە لە ئینسانە پێویستمە بەم هەموو بەڵگە زانستیە چییە بۆ وەڵا بۆ کەسێک کە خوا ناسە پێویست ناکە بەڵام بۆ کەسێک کە خوانە ناسە پێویست دەکە ئێمە ویستمانە وەڵامی ئەوە بدەین کە ئەوان دەڵێن ئەم گەردونە هەمووی لە مادە دروست بووە کە تەمەنەوە درۆیەکی گەورەیە
خی فرگار دەفەرمێن فەلا ئوقسم بما تبصرون وما لا تبصرون سوێن دەخۆم بەوەی کە دەبین و بۆی نایبینن جارێ نە مرۆڤ هەمووی هەر ئەو جەستەیە مرۆڤ ڕوح و جەستەیە ئەم گردونەش تەنیا ئەوە نیە کە ئێمە دەیبینین بەڵکو مادەش هەمووی نابیندرێ تیشی ژێر سوور و تیشی سەروی وەنەوشەیی و تیشتی سینی و تیشتی گاما و زۆر لە تیشکەکان نابیندرێن و زۆر لە دروستکراوەکان نابێتن ئەسان گەردیلە کە یەکەی سەرەتایی مادەیە خشتی دروستبوونی مادەیە گەردیلە بە خۆی نابیندرێ بەڵکو نەک گەردیە بەڵکو مۆلکۆلیش نابیندرێ واتە جوزەی کە بە ملیۆنان گەردیلە مۆلکۆلێک پێک دێن ئەوی هەر نابیندرێ نەک بە چاوی ڕوت نابیندرێ بە ئەسڵان بە میکرۆسکۆپی ئەلکترۆنیش نابیندرێ کە 600 هزار جا شت گەورە دەکات کەواتە من ویستومە بڵێم ئەو گردونە کە ئێوە هەمووی دەجێڕنەوە بۆ مادە بریتێلەوە مادە یەکەی سەرەتایی بریتێ لە گەردیلە بە خۆی لە سێ بەشی سەرەکی پێک دێ ئەلکترۆن و پرۆتۆن و نیۆترۆن و پرۆتۆن لە نێوکدان نێوک پێک دێن ئەلکترۆن بە دەوریاندا دەخولێتەوە هەر کام لە نیۆترۆن و پرۆتۆنیش یەکی لە سێ کوارک پێک دێن ئەمجا بەڵکو دەڵێن ئەمجا پێک بەستنەوەی کوارکەکانیش لەگەڵ یەکدی ئەویش بە مادەی دیکەیە کەوانە هیچی نابیندرێن یعنی بۆ وێنە زانایان دەڵێن ئەگەر بمانەوێ گەردیلەیەک ببینین گەردیلەیەک دەبێت بەقەت گۆی زەوی بەقەت خڕۆکەی زەوی لێ بکەین کە بەقەت قەبارەکەیمان بەقەت خڕۆکەی زەوی لێ کرد ئەمجا نێوکەکەی کە لە پرۆتۆن نیۆترۆن پێک دێ بەقەت تۆپێکی پێ دەبێ ئەلکترۆنەکە بەقەت چەند دەبێت ئەگەر گەردیلە بەقەت گۆی زەوی لێ بکرێ ئەمجا ئەلکترۆنەکە بەقەت ئەو تۆزە کە لە کە تیشێک لە پەنجەرەوە دێتە ژوورێ شتێکی ور دەبینی ئەلکترۆنەکە ئەوجا ئەوەندەیە یعنی زۆر بچووکە کەواتە من ویستومە بڵێم ئەو گردونێکەوە دەیژێڕنەوە بۆ مادە ئەوە بەو شێوە ئایا ئەمە چۆن دەتوانێت گۆڕان بەسەر خۆی دابێنێ حیات دەبینی لە مادەدا ئەو حیاتە چێ لە مادەدا دروستی خۆ مادە بخۆی بریتێ لەو شتانە بریتێ لەو وردە بابەتانە کوا ئیرادەی کوا زانستی کوا حکمەتی کوا ژیانی کوا ئەو سیفەتانە لە شووە بەسەر مادەدا فەرزکران دەبێت لە زاتێکەوە ئەو سیفەتانە درابن بە مادە کە خۆی هەینی کە خوایە خواز ژیانی هەیە ئیرادەی هەیە ویستی هەیە توانای هەیە زانستی هەیە ئێستا مادە هەمووی زانستە کاکە پەیوەند بەڵێ باشە مامۆستا تۆش لە ناوڕۆکی کتێبەکە زۆر تەکید لەسەر ئەوە کردوێتەوە بە تایبەتی لە یاسای هۆکاری کە هیچ شتێک نییە کە ینی بە کوردەکەی لە چوارچەوەی ئەوە کە بڵێن هەموو پەیدابوویەک پەیداکەرێکی هەیە تەنانەت دەوتا مادە جەنابەت تەکید لەوە کردوێتەوە کە کەسێک ئیدعایەوەکە کە ئەزەلیە خۆی گۆڕان بەسەر خۆیان دێنێ تۆ لێوا پوچەڵە کردوێتەوە بەڵام پرسیارە هەستیارەکە دێتە پێشەوە مامۆستا ئەگەر هەموو پەیدابوویەک پەیداکەرێکی هەبێ دەگونجێ خەڵکێک پرسیار لەسەرەوە بکە ئەی خودای پەروەردگار چێ دروستی کردووە وایە ئەو پرسیارە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دە 12 فەرمایشتی هەیە کە بە چەند ڕیوایەتێک هاتووە یان لە مەجلیسی جیاجیادا فەرمیوتی شەیطان دێ بۆ لای یەکێکتان دەڵێ ئەوە خوا دروستی کردووە ئەوەش خوا دروستی کردووە ئەوەش خوا دروستی کردووە ئەدی چییە خوای دروست کردووە فمن خلق الله فمن خلق ربك ئەگەر گەیشتن ئەوە بڵێ لا إله إلا الله یا بڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم یعنی چی یعنی ئەوە قسەیەکی منطقینە تا پێویستی بە وڵای منطقی بێ وەسوەسە و خەیاڵێکی شەیطانیە کاکە پەیوەند ئەو کەسە کە دەڵێ ئەگەر هەموو شتێک پەیداکەرێکی هەیە ئەدی خوا چێ پەیدای کردووە ئەوە یاساکە بە غەڵەت نەقڵ دەکرێت ئێمە ناڵێن هەموو شتێک پەیداکەرێکی هەیە دەڵێن هەموو پەیداکراوێک پەیداکەرێکی هەیە لكل حادث محدث لكل مخلوق خالق ژیان ئێمە ناڵێن هەموو شتێک کە بوونەکەی ذاتی بێ وەکو خوا سوبحانە وتعالە شتێک کە نەبوون پێشبوونی نەکەوت بێ پێویستی بە پەیداکەر ناکە ئەوانەی کە پەیداکراون پەیداکەریان پێویستە بەڵام شتێک کە پەیدا نەکرا بێ بوونەکەی ذاتی بێ بوونەکەی تەواو بێ نەبوون پێش بوونی نەکەوت بێ پێویستی بە پەیداکەر نییە چونکە پەیداکراو نییە تا پێویستی بە پەیداکەر بێ من جاری کەش لەما بێ وێنەیەکم هێنایە بۆ تێگەیشتنی عەقڵ ینی ولله المثل الأعلى
ئەگە تۆ ژمارەی بۆ وێنە 1000 بێنی لە سفری یەکەم خانەی دەیان بپرسە ئەو نرخە ژمارەیەت لەکوێ هێناوە دەڵێ لە سفری دوای خۆم بپرسە سەدان لە سفری سەدان بپرسی ئەو نرخە ژمارەیەت لەکوێ لە سفری 1000 بپرسە لە سفری سێم بپرسی ئەو نرخە لەکوێ ناوە دەڵێ لەو یەکەی پشتمەوە بپرسە لە یەکە بپرسە لەو ژمارەی یەک ئەو نرخە لەکوێن دەڵ هەری خۆمە بەڵگەت چێ دڵە سفرەکان لابەرە ئەمن هەر یەکەم لە پێشمەوە 3 سفر دانە دایانکەم بە 1000 6 دانە دایانکەم بە ملیۆن 12 دانە دایانکەم بە تریلیۆن چەند سفراندانی قیمت بە هەمویان دەدەم چکە من هی خۆمە خوا ولله مثل الأعلى دروستکراوەکان هەمووی سفرن خوا لە پشتیانەوە نەبی هیچیان نابن خوا هێناونەدی بۆیە هەن هەر بۆیە کاتی خۆی لە هێندێش شوێندا باسم کرد کە هەندێک لە ئەهلی عیرفان و تەسەوف دەڵێن ئێمە لە زیاتیەوەی بڵێین بەڵگە لەسەر بوونی خوا گەردوونە دەڵێن بەڵگە لەسەر هەبوونی گەردوون خوایە ئێمە بۆیە دەزانێ و گەردوون هیچ کە خوا دەفەرمێ دروستم کردووە ئەگە خوا نەیفەرمەوە ڕەنگە هەر خەون و خەیاڵ بێ بەڵام خوا دەفەرمێ دروستم کردووە ئاسمان و زەوی و چیاکان و هەتا دوایی جا ئەو پرسیارە وەکو وتم پرسیارێکی نالۆژیکیە زانی وەکو چی وایە وەکو وا بڵێ باشە ئەگەر هەموو شتێک ئەگەر هەموو پەیداکراوێک پەیداکەر پەیدای کردووە ئەدی ئەو پەیداکەرەی کە پەیداکەری نییە چێ پەیدای کردووە باشە کە زای بۆ چکە تۆ کە دەڵێ خالیق یعنی بەدیهێنەر یعنی غەیری خۆی هەموو بەدیهێنراوە ئەتۆ جارێککە چۆن دەبێت لە نێو بەدیهێنراوەکاندا بگەڕ ئەرە کامەتان بەدیهێنەرتان پەیدا باش مامۆستا ئەوەش ناکرێت کە ئێمە باسی شتەکەین شت بەس دەخشێ بڵین خۆی پەروەردگار شت نییە بەڵێ شتە خوا شتێکە ليس كالأشياء با قل أي شيء أكبر شهادة قل الله أو من يقدو زار عندك رخنيان قالوا يا ما مستعد زاري وشيء كسب وخوا داني بخوا بكار ديني هيس كس لخوا جورة ترني خوا أو كسيه قلت مزاوا أو خوا وشيء بخوا بكار هنا وبيغمبرج عليه الصلاة والسلام وشيء شخصي بخوا بكار هنا ما شخص أغير من الله شخص يعني يأخذ شد يعني كبوني هي يا خوي فرقات بوني هي بلام بشتيكا ليس كالأشياء ليس كمثله شيء خوا سبحانه وتعالى كاكا بيون أو همي فيل الشيطان وهالخلطان دني وهمة إما هشتيك من بيني وشتيك بيداي كردوا وانيا تعامل لقل أو هذا كين أمزا خوي فرقات قياس ذا كين سرشتا كاني دي ما دام أوشتانه مو خوي بيداي كربن دەبێت خۆش پەیداکەری شێ بێ ئاخر ناو کاتە ئەوە تەناقوضە ئەو شتانە هەموویان دەگەڕێنەوە بۆ سەرچاوەیە کە خوای بەدیهێنەرەکە بوونەکەی زاتیە زاتی یعنی بوونەکەی لە خۆیەوەیە بوونەکەی پەیدا نەکرا بوونەکەی خوازراو نییە بۆ خوای پەروەردگار وا خۆی پێناسە دەکا ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى پەروەردگارمان ئەو کەسێ بوونی بە هەموو شتێک داوە بەڵام خوا بوونی پێ نەدراوە هی خۆیەتی هەر وەکو وێنەکەم هێنایەوە ژمارەیەکەکە قيمة عددەکەی لەکوێ هێناوە هەر یەک بخۆی نرخە ژمارەیەکە هی خۆیەتی لەو شوێنی کە وەرنەگرتووە بەڵام سفرەکان وەریان گرتووە بەڵێ زۆر سپاس دەکەین مامۆستاکە لە ئاڵقەی ژمارە 33 لەگەڵمان بووی سەلامەت بی سپاس دەکەم سپاس ئێوە دەکەم سپاس بە جەنابی جارێکتر بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی نووسین و یادەوەری تاکو بێ گەشتنەوەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ